ناو جەرگەی شاری کەرکووکم هاتووم بزانم ئێش و ئازارەکانی دانیشتوانی کەرکووک چییە؟ هیوادارم سەنجی کورد زیادکەن لەم شارە. بۆ دەنگدان ئێمە وەک نەتەوەیەک دەبێت بدەین. دوو کاندید وەکو دوو خوشک بەیەکەوە پروپاگەندە دەکەن. داوا لە هەموو ئێوە ئەەکەم وەکو برای خۆم دەنگ بدەن لەبەر ئەوەی ئەبێ پێگەی کورد بەهێزکەین. ئەبێ گۆڕانکاری لەم شارە. یانی تۆ دەنگ دەدەیت؟ ئەگەر ئەمان وعد بدەن وعد بەخوا بدەن منش دەنگ دەدەم. هەم خەڵکەکەی کە کورد هەم پەیکەرەکەش پجێ خراوە. بە درێژایی مێژوو خەڵکی کەرکووک ڕۆڵی گەورەی هەبووە لە شۆڕشەکاندا و لە هەموو سەرکەوتنەکاندا بۆیە دڵنیام ئەم جارەش خەڵکی کەرکووک هاوکاری کچە پێشمەرگێک بوونەوەی شەهیدێک دەبن و بە پشتیوانی هەمووتان ئیشاءالله خوا سەرکەوتومان دەکات. داوای متماناکەم وەکو هەتاو هەمەوەندی ژمارە 4 لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان 275 بەڵێن دەدەم ئەگەر دەنگم پێ بدەن بەهێزی قەڵەم ئەمانە هەمووی بگۆڕین. ئەمە حاڵی ناوچە کوردنشینەکانە کە بێجگە لە زبڵ و خاشاک و دەردەسەری هیچ شتێکی دیکەیان بۆ نەماوەتەوە. من لە ناو جەرگەی شاری کەرکووکم هاتووم بزانم ئێش و ئازارەکانی دانیشتوانی کەرکووک چییە؟ چ داواکاریەکیان بۆ کاندیدەکان هەیە و چۆن دەڕوانە ئایندەیان، ئایندەی شارەکەیان، ئایندەی کوردستان و تەنانەت ئایندەی عێراق. پێم بڵێ خەڵک چێن دەرێت؟ خەڵکی کەرکووک. پێم بڵێ بۆ ئەم هەڵبژاردنە بەشداری دەکەی یان ناکەی؟ وەڵاهی مامۆستا وەکو بەشداری ئینشاءڵڵا ئیکەین. من هەتا دوێنێ ڕێی جیاوازم هەبوو بەڵام ئینشاءڵڵا ئەم هەڵبژاردنە چوای لێ کردی ڕات بگۆڕی؟ وەڵاهی مامۆستا ئەمە کەرکووک بە عام خەڵکی سونووری شوان و کەرکووک بە عام هەستی نەتەوایەتیان زۆر بەقووەتە. یەکەم لەبەر هەستی نەتەوایەتی، دووەم لەبەر خوێنی شەهیدەکانمان. یعنی تۆ دەڵێ دەبی بەرژەوەندی لاوەچیەکان بەلاوە بنین. حەزبایەتی بخەولاوە بەرژەوەندی حەزبایەتی کوردایەتی ئەبێ بیسەلمێنی لەم شارە بۆەوەی سەنجی کورد بەڕاستی بەهێز بێ لەم شارە بۆی بتوانین. پێویستە کورد دەنگ بدە. پێویستە دەنگ بدە. من ڕێی جیاوازمە بۆ تا 2 ساڵ لەمە پێشش هەتا دوێنێش، بەڵام ئێستا داوا لە هەموو گەنجە مەردەکانی شاری کەرکووکەکەم خۆڵی خۆیان لێ هەڵکەن دەنگ بدەن بە کورد. من ناڵم دەنگ بدەن بە یەکێتی ئەمە پارتی مەسلحەتی کوردیشکەن. هیوادارم سەنجی کورد زیادکەن لەم شارە بۆ خزمەتی خەڵک بکەن لەبەرەوەی خەڵکی شاری کەرکووک مەغدورە بەڕاستی. مەغدورە. بەڵێ زۆر مەغدورە بە تایبەتی خەڵکی مەنخە کوردیەکان. بۆ ئەم هەڵبژاردنە دەنگ دەدەی یان نا؟ بۆ دەنگدان ئێمە وەک نەتەوەیەک دەبێت دەنگ بدەین. دەبێ بدەن. بەڵام وەک ئەوەی وەکە غەدرمان لێکراوە لەلایەنی ئەحزابەکانمانەوە، ئەحزابی کوردیەکانمانەوە غەدرمان لێکراوە. بۆ نمونە لە کەرکووکایە زۆر هەستیارە. ئاید هەولێر و سلێمانی ناڵین بەحزەوە ناکەنەوە جیاوازە. بەس کەرکووک جیاوازە. دەبوایە هەموو لستە کوردیەکان بە یەک دەنگ دامەزایەتی. ئومێدی تۆ ئەوەیە لێرە کوردایەتیە بێ حیزبایەتی نەبێت. ڕەحمەتم لێ لێرە حیزبایەتی لادەلاوە لێرە کوردایەتی بکەن. چکە تۆ سێکە ئەگەر ئەحزابەکانمان بۆ نمونە پارتیە یەکێتیە نەوەی نوێیەک گۆڕان هەر ئەحزابێکی کوردیە ناوایە لە کەرکووک هەرێکی بە لستێک دابەزایەت. چکە سێکە تۆ لێرە بۆ نمونە نەوەی نوێ 1000 دەنگ دێنێ لە کەرکووک هەیە 2000 دەنگ دێنێ پێویستی بە 1500 دەنگە 500 دەنگی تر بۆ چوارڕە. تۆ خەمی کووردە. خەمی کورد. دەڵێ حزبینە پارتەکان یەک بگرن ببن بە یەک. بە 1 سفرمان هەبێ 1 سفر لەسەری نام بخۆینەوەی باشتێکە سفرەکانمان جیاواز بێت. بۆ چوونی هاوڵاتیانمان وەرگرت داواکاریان هەیە هەلیکار دامەزراندن وە چەند داواکاریەکی دیکە لە نووسنگەی کوردستان 24 دوو کاندید چاوەڕێمان دەکەن بابزانین چەند دەتوانن داواکاریەکانی خەڵک دابین بکەن و قسەی ئەوان لەگەڵ خەڵک چیە؟ ئەم جارە هاتوومەتە کەرکووک شاری کوردان کەیسێکی گەورە پرسێکی گەورە مێژووی هەموو گەلی کوردستان گرێدراوە بە کەرکووک. من ئێستا لە نووسنگەی کوردستان 24م لێرە دوو کاندید
چاوەڕێمان دەکات ئەو دوو کاندیدا پێم وایە بەشی هەرە زۆر لە دەنگدەرانی کوردستان بە تایبەت لە کەرکووک تا ڕادەیەک نەیان ناسن چونکە تەجروبە نەکراون یەکەم جارە خۆیان کاندید دەکەن بۆ پەرلەمانی عێراق. سڵاوتان لەبێت ماندوو نەبن چۆنن باشە نەحواڵتان هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس مەمنون ماڵتان ئاوەدان بێت حەز دەکەم خۆتان هەر یەکێک لێەوە خۆتان بە بینەران بناسێن و بە دەنگدەران. من شێم خاڵە حەسەوە کاندیدی ژمارە ویستە و خەڵکی کەرکووکم لە خەر لە کەرکووک لە دەیبووم بەڵام لە ئاوارەیدان گەورە بووم و کچی پێشمەرگەی ئەیلۆ و گەڵان باپیری من لە خاڵخاڵان کە شەهید دەبێت بەداخەوە کە دەستێندرێت ئەنها ئێسکەکەی دەنێژەن بابی من لەو تەمەنی 23 ساڵی بۆ کە باوکی وەفاتی کردووە بەڵام لە 5 ساڵی 6 ساڵی دەبێت تا پێشمەرگە من کچی پێشمەرگەی ئەیلۆ و گەڵان کەوایە تۆ نەوەی شەهیدەیەکی باشە و ژیانیشت بەشی زۆری بە ئاوارەی بردۆتە سەر خات و هەتاو تۆ مامۆستای وابزان باشە باشە پێم بڵێ خۆت ببینەران بناسیێنی من مامۆستا و ڕاهێنەرم لە کەرکووکەم کچی کەرکووکەم باوکم مامۆستا محەممەد بوو یەکێک بوو لە تەنزیمە مامۆستا تەنزیمە گەورەکانی ناو با بڵین کەرکووکە و یەکێک بوو لە مؤسسینی یەکەتی مامۆستایانی کوردستانمان و ئێستش خۆم هەر ڕۆڵی باوکمە ئەیگەڕمەوە ئەڵێ تاریخی عید نەفسەهوک جارێکی تر مێژوو خۆی دووباراکاتەوە و ئێستا من وەکو مامۆسایەک وەکو ڕاهێنەرێ وەک مامۆستا چەندین کوتابەی لە بن دەستی من دەرەچەند هەموو ساڵێک و لەگەڵ ئەوە شاوەکو ڕاهێنەری خۆشبەختانە لەگەڵ ڕێژەیەکی زۆر لە ئافرەتان مامەڵەم کردو و ڕاهێنەرێکی خێزانی لەداو کەرکووک و چ لە دەرەوەی کەرکووک و چ لە دەرەوەی عێراق و چ لە کوردستانیش وەکو ڕاهێنەری ڕاهێنەرەکانیش چەندین باڵین ڕاهێنانمان کردووە بە گەنجەکان لە زۆر بوارەوە لە بواری زمانی جەستا لە بواری بابڵین چۆن کە خۆن دروستکەم چۆن کەسایەتی خۆن دروستکەم لە بواری ئەو هوەری رازیکردن هوەری گفتوگۆک ئیتر زۆر بواری تر هەیە درێژا کێشێگە باس. طبعا جوانترین شت من تا ئێستا بینی بێتم ئەوەیە دوو کاندید وەکو دوو خوشک بەیەکەوە پروپاگەندە دەکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردن سەرکەوتن بەدەستبێنن بەشی زۆر لە کاندیدەکان چێبڕچێ لەگەڵ یەک دەکەن ئەوە چۆنەوەیەوە خوشکێن چۆنە مەوزۆ تەباتان لێک نزیک کراس و کوردیشتان هەرمەوە خوا بەڕاست باشە ئینشاءڵڵا باشە پێم بڵێ ئێستا ئەم شوێنەتان هەڵبژاردووە ئەوە چ شوێنەکە؟ من ئەمە بازاری ڕەحیماوەیە نزیکە لە تەپە من خۆم خەڵکی تەپەم کچی تەپەم ئەم بازارم هەڵبژار لەبەرەوەی من منداڵیم ئەلێرە بۆ لەم بازارە تەواو کردووە جیلی مەکتەبم جیلی منداڵیم جیلی جەژنم هەمووی لەم بازارە بووە بۆیە پێم خۆش بوو لەم بازارەوە دەست پێ بکەم. من ماڵی خاڵم دکتۆر محێدین لێرە بوو خەڵک دەیناسێ باسمان کرد ڕەمەزانە زۆر حەزم لێرە بوو لە ئادات پێش بانک جەوێکی زۆر خۆشەدات ترشیات و پاقڵاوشتین دەکردین لەگەڵێک تۆسە حەرە بوو ینی شکەزانەکانی خۆشی زۆر خۆش دەویست بێ فەرق بووە یعنی هەمیشە کە دێمە ڕەحیما ئێوارەی ڕەمەزانم ببینێت باشە هەر لە ناوچە کوردیەکان خۆتان دەناسێنن یان دەچنن تورکمان عەرەب من بێ جیاوازی چکم لەگەڵ هەمویان پەیوەندێکی زۆر باشم هەیە پێم وترە مامۆستای کەرکووکەکان پێم وترێ گوڵی پەروەردە مامۆستای کەرکووکێکە باشە ئێستا من ئەزانی حکمی کوردی ئەم چەند ساڵە لە سای سەری کابینەوە زۆر گۆڕاوە یعنی ئەو حکومەی ئەو ئاوەدانی کە لە کوردستان هەیە و ئەو ئازادی لە کوردستان هەیە لێرەدا نایبینی بۆیە خەڵکێکی عەرەبە دەڵە دەنگ دەدەن بە لیستی خەڵکێک هەیە عەرەبە باڵگە لامە بەچدی باڵگە لامە یعنی دەیەوێت بە هەموو قەناعەت و بە قەناعەتەوە شتە دەکات لەگەڵ مەسلحەتێک بە قەناعەتەوە شتە دەکات کە دەنگ بە حکمی کوردی دەدەن. السلام عليكم شلون باشا نحواتن باشا رخصتها رخصت هي كم لك كان سرمان ممنون لاني زور خوش حالي من ماما صحتاوم كانديدي بارتي ديمقراطي كردستان 275 ژمارە چوارم من شێن خاڵە حەسۆم کچی پێشمەرگەم ژمارە 20 کاندیدم دەنگ دەدەن وەکسە پێشمەرگەم جارە ئێوە ئێوە چیتان دەوێت بۆتان بکەن زۆر کەسێ خەریجین چەند ساڵە لە ماڵەوە بەشکە هەڵێکمان بۆ بدەن ئەوانە تەعین بێن
ئیتەلەوە مەشی سەلامەتی چاوێشمان جیاوازی شێ لە بینی نەتەوە ینی کورد کەمتر کاری دەست دەکەوێت تا ئینا دەبێ وەنی وڵای مامەساتەوە کرێتە سەر شانی جەنابتان ئەگات چوونە پەرلەمانەوەی شتانە بێنەوە بێکەم طبعاً. ئەو جیاوازی هەیە لێرە لە ڕێژەی تاینەکان و دامەزراندنەکان ئەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین بە جدی کە کەمی کەینەوە بە عەدالەت هەموو دامەزران و هەموو شتێک هەتا پۆستەکانمان ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 110 پۆستمان لە دەستداوە لە کەرکووک. ئێمەش بەنیازی ئەوەین بڕۆین ئەم پۆستانە بگەڕێنینەوە و بوونی پێشمەرگە و بوونی کورد لێرە زۆر شتێکی گرنگە بۆیە بەڕاستی داوا لە هەموو ئێوە ئەەکەم وەکو برای خۆم دەنگ بدەن لەبەر ئەوەی ئەبێ پێگەی کورد بەهێزکەین لە کەرکووک و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوە لای هەموو خەڵک معلومە ڕۆیایەکی نەتەوەیە بیر بە کوورد دەکاتەوە هەمیشە بڕیارەکانی لەگەڵ بوونی کورد و مانەوەی کورد بۆ و پاراستنی قەواری هەرێمی کوردستان بوو. ئینشاڵای بەش لەگەڵ جەنابتان پێ دەچێت گفتوگۆیەکی گەرم هەبێت لە نێوان کاندیدەکان و دانیشتوانی کەرکووک و خەڵکی ئەم شارە. جەنابەت خاوەن ئەم دوکانەی؟ نا تەقریباً فەقینە جیرانیانە. جیرانیانە زۆر باشە. ئەمانت دەناسی؟ ناخێر ناسم. ناناسی؟ نەخێر. باشە. کێشێنی مایک بای لە لای من بێ. بەرنامەکانیان چۆن بوو بەلای تۆ؟ وڵای بەرنامەکانە بەنامەکە وەکو قسەیان لێ کرد بەرنامەیە جوانە ئینشاڵڵا سەرکەوتوو بن. بەرنامەکە لە چ بوارێک یعنی لە باشە؟ هەموو بواری لە بواری تەعین و لە بواری ئاسایش و لە تەعین دامەزراندن دامەزراندن بەڵێ. کێشتان دامەزراندنە؟ حتمەن زۆرش دانی زۆر هەیە ینی تاعینات زۆر کەمە دامەزراندن زۆر کەمە. بەس بۆ کورد یان بۆ خەڵکیت کەش؟ وڵی تقریبا ئێمە بە چاو خۆمانەوە سەریکەین بۆ کورد. یعنی دامەزراندن بۆ کورد نییە لە زۆر کەمە. ڕێژە چ کەمە؟ زۆر کەمە. چێ دەرفەتیەوەی هەیە خەڵک دامەزرێنێ و بڕیار دەدات چێ دامەزرێت چێ دانەمەزرێت؟ حتمما مامۆستاژیان زۆری هەیە کە بە واستا ئەبوو واستە زۆر واستە دەبێت تەبان خەڵک بناسی ئەوە دەوری زۆر هەیە بەس نسبەتی کورد لەم شارە تەعینی زۆر کەمە بۆ کورد بە زۆر کورد کەمە بەڵێ زۆر باشە. پێم بڵێ جیاوازی دەکرێت لە نێوان کورد عەرەب دەکرێت باشکرا دەکرێت بس اصلا من منطقه ما منطقه عرب لەکە عەرەبان دەژی بەڵێ ناو عرباژی باشە وەسڵ چۆنە مادەم لە ناو عەرەب دەژی ئەو کاتەی کورد حکومیەکەیت وە زەمان گەلێ باش بوو ڕێزیان ئێمانە کرد بەس ئەو ڕێزە نەما کوڕەخۆن ڕێز نەماوە ماوە بەس وا ئەو ئینە نییە یعنی بە چاوێکی درەوە سەرتەکەن بەڵێ وەکو برێ لێ قەوما و ژێر دەست بەڵێ بەو شێوەیە گەورەترین کێشەی ئێمە سەروەریە وایە ئێمە گە ببینە خاوەندەنگێکی زۆر سەوەری خۆمان بەدەستێنەوە جاران بە شەڕ و بە ئەو ئێستا بە دەنگدانە تۆ حەقی خۆتە مەسەلە 4 ساڵ جارێ بۆت هەیە دەسەڵاتەکەت بەکاربێنی دەسەڵاتی تۆ چێ دەنگدانە دەسەڵاتەکەت بەکاربێنە بزانە بۆ کێ بەکاردێنی نای تۆ ئێستا ترسلەوە هەیە خەڵکی کەرکووک هەمووی نەچێ دەنگ بدە خەڵکێکی عاجزە بەڵام ئێمە ئیش لەسەرەوە دەکەین کە ئەو خەڵکە دەنگ بە لیستی کوردی بدا ئەمە ناڵێن بە من بەس دەنگ بە لیستی کوردی بدا لیستی پێشمەرگە بدا باشە ئێمە کێشەی نەکەین گومانی تیا هەیە 100% پێشوەخت بەڵێ نێزە زۆریان دا هیچ چانسە بچن پێشتر بەڵێ پێشتریش ئایا من لە دوو بەرەدا بچن داهاتوو ئێوە بۆ ئەم شارە بۆ پارتی وەکو پارتێک داوتتان چێ بۆ شارە لەم شارە کە دانیشیت باخچەیەک نییە حاجیقەیەک نییە یاریگایەکی ئۆرزشی نییە دوێنێ من چوومە بۆ سلێمانی وەسە یاریگایەک ئەلێر بچم بۆ سلێمانی وەلێر بۆ یاریگای بۆ لە شارەکەی من دەبێت ئەی چەند ساڵە ئەندام پەرلەمانمان هەیە لەم شارە کراوە وەکو وەڵامەکە ئەوەیە کە وەکو ئەوەی ئیشەکە و کارەکە و لە ئەرزی واقعیشا دیارە کە بەڕاستی ئەزمموی پارتیە لە هەولێر وا دیارە بە چاو هەمومانەوە ئەو پێشکەوتنەوە ئەو پێکەوە ژیانەی لە هەولێر هەیە لە هیچ شوێنێکی ترنیە لە عێراق بەگشتی ئەگەر ئێمە کورسی با بڵین پارتی لە کەرکووک زیادکەین ئەتوانین ئەو شتە بکەین چکۆ کاتە دەسەڵاتمان زیاترە بێ ئیمڕۆژ هێزی قەڵەم و هێزی بڕیار و هێزی یاسایە تەنانەت هێزی ئەوە نەماتۆ بەجێ شوو بە کۆمەڵێشتەوە بۆیە من خۆم وەکو کاندیدێکی پارتی لەم شارە ئەگەر بێت و دەنگ بێنم تایتڵی بەرنامەکەم کە ئەلێرەیە دەستە خوشککردنی ئەزمموی کوردستان لە پێشکەوتن و لە پێکەوە ژیان لە کەرکووک وەگەکرا لە پارێزگەکانی تری عێراق جەنابی سەرۆک بە ئێمەی وتووە فەرق نەکەن بۆ هەمووی ئیشکەن ئێمەش بەو نەفەسەوە ڕۆی بەڵکو جیاوازی گەلە زۆر لەناو کورد و عارەبە لەناو کورد و ناخۆ خۆمانە کێشە دروستە باشە فەرق هەیە جیاوازی هەیە
کورد بە چاوێکی وەکو ڕابردوو سەیری ناکرێت جیاوازە هەندێک زاری زمانی چەکی شەیە دەبینی کابرا قسێگە کە تەق شەوەکەی ئەیبەن و ئەوە لە ناو شارەیە دیارە ئەو شتە شارەوەیتیانێ لە ڕووی ئەمنێتەوە ئەمنێت بۆ شێوەی نییە باشە پێت وایە دەنگدەری خەڵکی کەرکووک کەرکووکیەکان دەنگ بە لستە کوردیەکان بدەن باشتر ببێت ئەگەر بەڵێنیان بدەن بە ئێمە بۆ نمونە ئەندام پەرلەمانمانێت 4 ساڵە چۆ بۆخە چاومە پێ نەکرد ئەمە ئەندام پەرلەمان بۆ چیە یعنی ئێوە دەڵێ ڕازگۆ بن لەگەڵ دروشمەکانتان تۆ دەڵێ وا دەڵێ ئەبێ ڕازگۆ بن ئەگەر ڕازگۆ نەبێ بۆ چیمە ڕازگۆ دەبن بەتەکید ئەوە شتێکی با پێت بڵێ من خۆم مەکو کاندیدیا قسە دەکەم بە عام ڕێزمێ هەر 24 کاندیدەکە کەسی باشن و هەڵبژاردەی پارتیە بەڵام مەکو خۆم من کەسێکم لە گەڕەکێکی شعبی گەورە بووم کەسێکم ئەو مەعاناتی تۆ هەتە لە هەمووی لە مندا هەیە من لە ئاوارەیدا گەورە بووم 9 ساڵ لە غورفەیەک و بەرهەیوانە گەورە بووم بۆیە زیاتر هەست بە ئازارەکانی تۆ دەکەم یعنی ناگۆڕێن قات نەوەڵاقم نەویژدانم نەمێژم ڕێنادا من بگۆڕم ئەگەر متمانەی دەنگدەران وەگرن ئێوە ناگۆڕێن نەخێر چاکە کەسم کە ئۆفیسم نەکردوتۆ لە کەرکووک بۆ گوتم من کە دەرچووم ئێستا نامن دەچمە لای خەڵک ئێستا نەک خەڵک بێتە لای من بەڵام کە دەرچوم ئەو کات ئۆفیس دەکەم و پێشوازی لە خەڵک دەکەم ئەو قسەی من ڕیکۆرتەوە دەمێنێتەوە وەکو خۆمیش وەک کاندیدێک کچی ئەم شارە بوومە بۆش یەکەم جار ئێرەمان هەڵبژار من کچە فەقیرێکم بە شانازی شۆڵم باوکم مامۆستا بووە و ماڵیشمان ئەلەوێ بووە ناگۆڕێم لەبەرەوەی ئەزمونونەکەم دیارە من 5 ساڵ بەس تەنها بە خۆبەخشی دەرسم داوەتەوە تو باسی پەرلەمانتارێکەکەی 4 ساڵ چۆتەوێ هیچی نەکردە من 5 ساڵ تەنها بەس بەبێ بەرامبەر دەرسم داوەتەوە ئەبێ نەگۆڕێم پێشتر دەنگمان داوە هیچ گۆڕانکاری نەکراوە شار کەوانە خەڵکی ئەم شارن لە 2023 و حتا ئەم دقەیە من وعدم دا و دەنگ نەدەم بەیزدانەک بەس ئێوەش وعد بدەن نەگۆڕێن ئەبێ گۆڕانکاری لەم شارە یعنی تۆ دەنگ دەدەیت ئەگەر ئەمان وعد بدەن وعد بەخوا بدەن منش دەنگ دەدەم دەنگ دەدەن ئەگەر وعد بەخوا بدەن منش دەنگ دەدەم طبعاً پۆستەرێکی زۆر دەبیندرێت لە شەقامەکان لە کوچە و کۆڵانەکانی کەرکووک بە پێی ڕێژەی دانیشتوانە و شوێنێک کە کورد سەنگی هەیە پۆستەری زیاتر هەیە لە شوێنێکی دیکە عەرەب سەنگی هەیە پۆستەری لیستەکانی عەرەب زیاترە ئەوانە چیە و کاندیدانە ئەوە کاندیدی خوشکەشە هێنا بەڕاستی جێگای شانازیە دەنگی پێ بدەی کورتپەروارە ئەمانەوە سەر بکەوێ بۆ پەرلەمان تۆ بەڵێ دەیناسی من خاڵی ئەناسم ئەوەی پشتەوەی خاڵی دکتۆر مەحەدی ئەو مام حاجیە دکتۆر مەحەدینە کابرای بەڵێ دکتۆرێکی بەناوبانگە پێشمەرگەیەکی قارەمانە پێشمەرگەیەکی ئەیلولە دڵسۆزی کووردە چەنەهای ساڵە خەریکی برینداری پێشمەرگەیە زۆر دڵسۆزێکی کووردە شایستەی ئەوەیە دەنگی پێ بدەی بۆ خوشکەزاکەی پێت وایە خەڵکی کەرکووک ڕەچاوی ئەوە دەکات چێ پێشمەرگەیە چێ کچە شەیدا چێ یعنی کەسێکە پرسەنەتەوەیەکان پەرە پێدەدا و شەڕی لەسەر دەکات پێت وایە خەڵکی کەرکووک دەنگ بۆ ئەو کەسانە دەدات قەنەعەتەمەوە شایستەیەوەیە دەنگی پێ بدەی دیفاع لە مافەکانی کورددا السلام عليكم السلام عليكم شلونك زمانك لستان خوش به خودمان ناسن چۆن کێوە ناساوە لەم شارە و ئیشەڵاش دەنگمان هەر بۆیەوەیە من بۆ کەسی باش دەنگەدەین بۆ کەسێ دەنگەدەین بەڕاستی خزمەتی ئەم شارەکە ئێوەش کەسی ناساوم باوکو دایکتە نەناسین تر بۆ ئێوەش جارە بێ لەو ئایلێ بنە بێوەش باش بن ئیشەڵڵا بۆیە دەنگی ئەمە بۆ کەسە باشانەیە ئیشەڵڵا شەر بۆی وا دەدەن یعنی دەنگ بە کەسی نوێ دەدەن ئەم جارە یخوا هەڵبژارش یعنی نوێکاری وەنیە ئێمە زۆر کەسمان تاقی کردەوە بەڕاستی چیانە بەتی ئیشەڵڵا ئێوە چووکی لە ئایلێکی باش نوۆتان ناسین ئیشەڵڵا دەنگمان هەر بۆی وا سپاس دەکەن چای من چاو سپاس سەرکەوتووە سەرکەوتن بۆ هەم ڕاستی قسەکانتان هێنێدی و خزمەتی ئەم شارە بە قسەکانشتا دیارە بە خەڵکی نوێ دەنگ دەدەن وایە ئێ باش لەو خەڵکە نوێ چیتان دەوێت ئەوە مەسەلەن تۆ چیمانێ ئێمە بەڕاستی خزمەتی ئەم خەڵکەمانێ ئەمانەیە بێکاری نەمینێ ئەمانێ ئەم گەنجانە
ئیش بکە لەم گەنجانە هەوڵ ینی ئەوە سەسە گەنجەکانمان سەعات دوی نیمەڕۆ لە خەڵەسە چی هیچ کارگەیە نییە ناوشار ئێمانە ئەو بێکاریە نەمینێ ناوشار ئەو یەکەم چش بەڕاستی زۆر هەلەکە ئەی سەر دوکانێکی وەکوی ئەمە بەم گەورەی خۆی سێر کیلۆکی وە هاتوونە دوشتی شتێکتان نەدیوە وامە تەسی لە بازارەکە کردووە بەڕاستی پێشەوە لەو 20 ساڵی پێشەوە کەس هیچی نە جاو کابینەی ئەم جارەمان ئەوەی باشە کە زۆر گرنگی بە کەرتی تایبەت ئیشی بڵێن نەکرد تاعینی حکمی بی و باربی لەسەر حکومەت ئادروستبوونی شەریکات ینی گرنگیدان بە کشت و کاڵ کۆمەڵێک شتێک کە گەنج دەتوانێت جێ خۆی کاتەوە بۆیە ئەگەر ئێمە دەنگێکی زۆرتر بێنین لێرانە دەتوانین ئەو خزمەتەی لە هەولێر هەیە لە سلێمانی مەسەلەن لە هەولێر دووەگە و ئاوادانیە هەیە بیگوازینەوە بۆ ناو کەرکووک. مامۆستا هەتا ببوورە و داواکارەکانی خەڵگەوەی من جێبیست بم خزمەت گوزاریان دەبێت دامەزراندنیان دەوێت هەلی کاریشیان دەوێت ئێوە دەتوانن ئەمە بکەن خۆت دەزانی بەغدا لە ژێر ئیرادەی کوردستان نییە بەغدا سیاسەتی خۆی هەیە و یعنی خەڵکێکی دیکە لە پەرلەمان زیاتر نوێنەرایەتی خەڵکیێڕات ئێوە دەتوان چی بکەن بۆ ئەمە داواکارەکانی ئەم براوەڕێزە لە لای ئێمە پلانە بەڵکو چۆن ئێمە گەنجەکانمان ئەگەر وەکو خۆی بەڕاستی باسی برینێکی زۆر قوڵی کرد لەم کۆمەلگایە ئەویشەوەی ئێستا گەنجەکانمان زۆر بێکارن گەنجەکانمان هیچی ئیش نادینەوە تەنانەت خۆیان نادینەوە ئێمەش ئەگەر بمانێ کێشەکانی چارەسەرکەین ئەبێ لە بنەماوە دەست پێکەین بناماشەوەیە من وەکو خۆم ڕاهێنەرێ یەک لە پلانەکانم چۆن گەنج دروستکەین بۆیەمانەت بەکانی دەکان هەیە زۆر بە تایبەتی شەیخان و ماوەستاش سات ئینجار ناسیم من ئێستا لە ژێر پەیکەری پێشمەرگەی کوردستانم کە سمبولی پێشمەرگەی لە کەرکووک لە ژێرەوەیدا ئەمە ئەو کاتەی کە نووسراوە کورد حکومڕانی کەرکووکی کردووە دەڵێ پێشمەرگە ئەو شنەبایەیە کە ئاڵەیبوونی گەلێک دەشەکێنێتەوە بە هەزاران هەزار گەنجی کورد لە پێناو ئاڵای کوردستان خوێنی ڕشت تاوەکو ئاڵای کوردستان بەدەستی هێزی پێشمەرگە بشەکێتەوە بەڵام وەک دەبینن پەیکەرەکەی پێشمەرگە لە کەرکووک ئاڵای عێراقی بەدەستەوەیە واتە ئەو دروشمە ڕێک پێچەوانەی ئەو ئاڵایەکە لە دەستی پێشمەرگە بە زۆر دانراوە من لەگەڵ خات و شەهێن و هەروە مامۆستا هەتاو مامۆستا هەتاو باشە پێم بڵێن پێنەسەتان چییە بۆ ئەم پەیکەرە و ئاڵای کە ئاڵای عێراقی لەبەردەست پێشمەرگە سمبوڵ و شکۆ و قەڵخانی گەورەترین نەتەوەی بێدەوڵەتەکە کوردە لە هەموو جیهان کە دەڵی پێشمەرگە سمبوڵی کوردە و ئاڵای کوردستان نەنی بوونی پێشمەرگە لە شاری کەرکووک پەیامی پارێزوان نییە بۆ هەموو کەرکووکیەکان بە هەموو دۆخە جیاوازەکانەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە بۆیە دەبێ مەقوڵتر بیرکەینەوە ئاڵای کوردستان بدرێتەوە دەستی پێشمەرگە باشە دەتوانین لە ڕێی پەرلەمانەوە ئەوەی لە سەرمان بێم لە ڕێی پەرلەمانەوە شەڕی بۆ دەکەین من وەکو کچە پێشمەرگەیەک زیاتر دەتوانم شەڕ بۆ ئەو بابەتە بکەم باشە مامۆستا تاو پێناسەت چییە بۆ ئەمە پێناسم ئەم پەیکەرێکی ئاسایی نیە ئەمە ڕەمزە و سمبولی ئەو خەباتەیە کە ئێمە لەم شارە داومانە و هیچ کاتێ ناکرێت پێشمەرگە بەبێ ئاڵای کوردستان بە هیچ شێوەیە باشە چۆن ئەو ئاڵای کوردستانی بۆ بگەڕێنینەوە لە ڕێی پەرلەمانەوە دەبێ یان دیسان لە ڕێی خوێن ڕشتنەوە دەبێت ئێمە وەکو من خۆم وەکو مامۆستایە من ئەتوانم بڵێ من بەهێزی قەڵەم ئێمە کە ڕۆیشتینە پەرلەمان بەهێزی قەڵەم بەهێزی زمان توانیمان مادەی 140 جێبەجێکەین ئەتوانین ئەو ئاڵایش بگەڕێنەوە سەردەکەون یان نە ئینشاء الله یان سەرکەوتن یان سەرکەوتن خۆم بە سەرکەوتو دەزانم و من بڕوام بە دەنگی پێشمەرگە و بنەماڵی شەهیدەیە کە دەنگ دەدەنە کچە پێشمەرگە و نوێی شەهید ئینشاء الله بەشی زۆر لە پێکاتەکان شەڕ دەکەن لە پێناو وەرگرتنی دەستەڵات لە شاری کەرکووک دەگوترێ خێر و بێری ئەو شارە ئەوەندە زۆرە بۆیە بەشی زۆر لە پێکاتەکان بە هەر جۆرێک بێت ئەگەر بە خوێن ڕشتنیش بێت دانەوێ کەرکووک کۆنتترۆل بکەن بەڵام ئەوەی دەبینن
ئەمە حاڵی ناوچە کوردنشینەکانە کە بێجگە لە زبڵ و خاشاک و دەردەسەری هیچ شتێکی دیکەیان بۆ نەماوەتەوە. ئەوەی پێکاتەی کورد داوای دەکات و دانیشتوانی ڕەسەنی کەرکووک داوای دەکات پاراستنی سەروەری ئەو شارەیە، پاراستنی مافی تەواوی پێکاتەکانە، چونکە کورد دەڵێت ئێمە نەوتەکە نا، بەڵکو خەڵکەکەی، بەڵکو مێژوەکەی، خاکەکەی، گۆڕی باب و باپیرانمان لەو شارەیە بۆ ئێمە گرینگە.